ئەم خولەش خولێکی هاوینەیە لە پرۆگرامی پەروەردە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کەڵساوە بەکردنەوەی ئەم خولە بۆ مناڵانی ناوچەی خوڕماڵ. زۆر خۆشحاڵ بین کەم ڕۆبینیمان لە بەرهەمی دوومانی ئەم خولە چەندین پێشەنگا و چالاکی گۆرانی و شانۆیی پێشکەشکرا. پێم خۆشە لێرەوە زۆر سپاسی بەڕێز مامۆستا سۆران کەم هەڵەبجە بەڕێوەبەری پەروەردەی هەڵەبجە هەروەها بەڕێوەبەری ناحەی خوڕماڵ کە هاوکار بوون لەگەڵ هەموو ئەستافە دڵسۆزانی کام کاریان جێبەجێگەیان. ئەم پرۆژەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ مناڵانی خوڕماڵی کردوێتەوە 110 مناڵ بەشداری کردووە. زۆر بواری گرتوێتەوە هونەری وەرزشی بەهێزکردنی زمانی ئینگلیزی چالاکی فێرکاری ڕێنمایی دەرونی زۆر کاریگەری هەبوو بەپێی وتەی ئەو سەپەرشتیاری مناڵەکان کە پێمان گەشتوێتەوە کاریگەری زۆری هەبوو لەسەر مناڵەکان واکراوە مناڵەکان لێرە زاکیرەیان بجوڵێن تەرکیزیان بجوڵێن بۆ ئەوەی کە ئەوێ دروستی بکە ئەوەی کە ئەوێ بیڵێ ئەوەشی کە ئەوێ بۆ نمونە ئێمە بتوانین بەداچوونی بۆ بکەین.